دەرخانەی کە لە بەردەم دایکان و باوکاندان بۆ دانیشتین مشارەکەتیش تاوەکو بتوانین پەروەردەیەکی باشی منداڵەکانماندا وەرە بەس بزانە چۆن پەروەردەی منداڵەکە دەکەیت. بێگومان بربەستی زۆرمان لە پێشە هۆکار و چەند ئەو ڕێگایانەیە کە مەسەلەن ئەو ئاستەنگانەیە کە لە بەردەم پەروەرد بەڵام ئەوڕۆ شێوازەکان یانی گۆڕامن، ئامڕازەکان گۆڕامن، ئەدەواتەکان گۆڕامن، بەرز بین ڕاستگۆبی لۆی هەندێک شت هاتووتە بواری پەروەردەوە ئەوڕۆ کە پێویستی بەوەیە کە ئێمە بەڕاستی خۆمان بەپێ بکەین بە هەندێک هۆکار یا ئێمە ڕاهێنراوی کە پەروەردەی منداڵمان بکەین بۆ ئەوەی بیگەینینە ئەو هەستە. ئایا ئەو وەسیلە و ئەو هۆکارە پەروەردەیانە ئەو ڕێگا پەروەردەیانەمان لایە کە بتوانین منداڵمان ئەو تەمەنیات لەو زەمانە ئەکا ئەڵێ پەروەردەکردنی ئەوڕۆ زەحمەت بووە چونکە ئەو جیلە نوێیەی کە پەیا بووە زۆر جیاوازە لەگەڵی هەبوونە کە ئیحسایە کراوە ساڵی 1940 بالضبط مانی هۆشبەر مانی هۆشبەر کاتێکە لە جسم نامینێ و داوای ئەکا ئەو شەخصە حازرە هەموو شتێک بکە هەموو قوربانیەک بدا لە پێناو ئەوەی یەک جورعە و یەک خەوی دەستکەویتە ئەو خەتەرێ هەبیلۆیە بە 2 دەقە کریان لە بەردەستیدا یعنی مەڵێ وەڵا ئاخر ئەو شتەی دەکەن کەمێ ئەگری ئەو پڕەکەی سەعاتە چێنێت تەواو